خزان شهیدا ببرم برم سه پنجا با خزان شهیدا ببرم برش کرپت حکالا و دشمنی دا هر سال يعني بري قطابخانه بري موسمي قطابخانه دو موچت خو از ترخان كم بو زاروكن شهيد يعني بو نيزكي بيستين قطابخانه يعني هيك من بتر بيتشي بابا يعني از بتر بو كم يعني چمرو بو واشيدا بكت يا كيمه بس پاسه بی گنجید کم پوشله که باش کردی اتس خزی همه خلق نفسی بی گنجی بان کوش بر شهید قهرمان پشمرگه کوک عیال شهیدی بس بیش پشمرگه بیش شهید قهرمان وستا محمود مناوە وەستا محمودی چەقۆتیشکەر 25 ساڵە ئەم کەسابەتە ئەەکەم بۆ ژیانی ماڵ و مناڵم و ڕۆژانە دەرەچم بۆ کاسبی ئەوەی خوا قسمەتی کردبێ ئەیکەم چەقۆ بۆ قەسابەکان تیژەکەم هەروە بۆ مەطعام تیژەکەم بۆ ماڵان تیژەکەم مەقەس تیژەکەم مەقەسی خەیاتی زۆر تیژەکەم مەقەسی ماڵان تیژەکەم و ژیانم لەسەر ئەوە ئەگوزێرێنم ساحیب مناڵم یۆ سیستەمەس هەر چەقۆیەکم تیش کرد ئەبەو شێوە نەبێ وازی لێ نایەم ئەمە خۆی مەکینەیە ئەمەش بەردە کۆس بەردی چەقۆ تیشکەرەیە بە تایبەت ئەنواعی هەیە ئەسلی هەیە و عادی هەیە و وەلەوە ئێستا تەقریبەن تۆزێک بازار وەستاوە ئێستا چیز بەدەست ناکەوێ چەقۆی وەستای خۆی هەیە وەستا هەیە چەقۆ هەتا مانجێک مانگونویەک ئەتوانێ بەکاری بێت حتى جاركي بيبقى كلنا درشوني شيء بس عم بسمع كتير لازم بيجوا تشوفوا شوفي خلك كده هەلبەت حتانکە شێوەیەکی گشتیان کوردستانە بژین دیسان باژێ ڕێزە خۆشی پشکێکش هەرێمە کوردستانە گرنگێک جەر مازم بوارێ گشتیە ڕەوشەنبیری و هونەری نەهاتیەدان ژیان نامە کەسێن داهێنەر کەسێن نویسەر کەسێن زمانزان حتانکە کەسەت بەرزەنە مەگەرێک ناوێن دیاری سەرانسەری کوردستانی هەین دیسان باژێ ڕێزە خۆشی ئێکشمان باژێڕایەک و حتانکە گرنگی نەهاتیەدان که اگر سری که بی خواسته که جماهیری سر بی خلک که گلا پسیارت کرد پرتو خانه پسیارت کرد الدو کلا کرد یعنی حتی اربیلش خلک حولی رج خلک که پسیارت کرد یادی تر گلک مفا یعنی بیش مفاق جت تا ورکن سر مسای اکادمی پتر شش جاراویه بی جدر سر مسای راگاهاندنه بو برنامه و دکومنتاریا کتابانه یعنی جدر هر سری که بیه هرچند گلا جا اشارتش بین دان جات جبرنده می چاپا دوی ما فردید ام چه بکن جاوه من سرسری من اما هاشته یک